بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی چەند ڕۆژێکە شەڕی ڕاگەیاندن لە نێوان پارتی و یەکێتی دەستی پێ کردووە هەردوو لایەن یەکتر تۆمەتبار دەکەن بە سزادانی خەڵکی کوردستان هەروە بردننی داهاتەکانی هەرێمی کوردستان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا شەڕی پارتی و یەکێتی ئەسڵەکەی لەسەر چییە و هۆکارەکانی چین و سەبارەت بە دۆخی سلێمانیش ئایا داهاتی سلێمانی چەندە و چی بەسەردێ بۆچی بەشێک لە موچەخۆران پێشجەژن موچەی مانگی سییان پێنەدرا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندەرێک لە بەڕێزان دکتۆر جەعفەر عەلی پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروەها ڕەمەزان نامیق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر کاک دکتۆرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە و شەڕ میدیایی کردنیان پارتی و یەکێتی ئێستا دروست بووە پێ دوایە ئەسڵی شەڕەکە لەسەر چییە؟ زۆر سپاس بۆی بەڕێز لە ڕاستیدا پارتی و یەکێتی دوو هێزن هەمیشە لەبەردەم ئەگەری دووباربوونەوەی ئەم جۆر و ئەم فۆرمە لە شەڕن ئەم فۆرمە لە ململانەی میدیایی و ئەم فۆرمە لە ناشرینکردنی ڕوبەری ململانەی سیاسین یەکێتی و پارتی مێژوو و ڕیشەیەکی قوڵی ئەم ململانێ و ئەم کێشە و ئەم ناکۆچی و ئەم زمانە زبرەی ناو میدیایان هەیە لەگەڵ یەکتری ئێمە شاهدین لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردووە تاوەکو ئەم چرکە ساتێکی ئێمە تێیدا دەژین یەکێتی پارتی هەرگیز نەیانتوانیوە تەبابن جگەل لەو چرکە ساتانی کە تیایدا قسە هاتۆتە یاخود قسە لەوە کراوە کە چۆن داهاتی گشتی بە شێوەی چێکسان لە نێوان خۆیاندا دابش بکەن جگە لەمە لە هیچ شتێکی ترداوان نەیانتوانیوە تەبابن نەیانتوانیوە دۆست بن نەیانتوانیوە هاوپەیمان بن بەردەوام ناکۆچیان هەبووە ئەم ناکۆچیانە لە پڕگەی مێژووی جاجادا گەیشتۆتە ئاستی تەقینەوە هەموو ئەو ئامرازان و ئەم میکانیزمانی کە لەبەردەستیاندا بووە لەم ناکۆچیانەدا بەکارهێنراوە لەسەر و هەمویانەوە ئەو میدیا زەبەلاحیکە ئێستا بەنسبەت کوردستانەوە قسە دەکەن ئەو میدیا زەبەلاحیکە ئێستا یەکێتی و پارتی لەژێر دەستیاندا بە داهاتی گشتی بەڕێوە دەچێت ئەم میدیای خراوەتە کار وەکو ماچینەیەکی گەورەی میدیای خراوەتە کار بۆ ناشرینکردنی یەکدی ئەمە گرفتەکە لەوەدا نیە پارتی و یەکێتی یەکتری ناشرین دەکەن لە ناو میدیادا لە ناو میدیای نووسرا و بینرا و گرفتەکە لەوەدایە ئەم زمانی میدیای دەپەڕێتەوە بۆ هەموو ماڵێک لە ناو هەموو ماڵێکدا هەموو خەڵکێک گوێبیستی دەبێت هەموو خەڵکێک کە دادەنیشێ بە دیاری ئەعلامی ئەم دوو هێزە سیاسیەوە گوێبیستی ئەم ڕستە و ئەم وشە و ئەم جۆرە ئەم چەمکوزاراوانە دەبێت کە لەسەر زمانی ئەوانەوە دەگاتە هاوڵاتیانی ئەم نیشتمانە واتە کۆی ڕوبەرە کۆمەڵاتیەکانی ژیانی گشتی لە هەرێمی کوردستاندا لە ڕێی میدیای یەکێتی و پارتیەوە ناشرین دەکرێت بۆیە گرفتەکە تەنها لەوەدا نیە ئێمە لەبەردەم دوو هێزی سیاسین کە کەمی نەن لە هەرێمی کوردستاندا ئەگەر بێتە سەر مەسەلەی دەنگدەر بەڵام قسەکە لەوەدا میدیا تۆ ناتوانانی ڕێگری بیت تەنها لەو کاتاندا نەبی دەبێت کەناڵەکان بسەڕیەوە یا تا دەبێت گوێگری نەبی بە هیچ جۆرێک لەبەرەوەش کە خودی هەموو جوڵەیەکی سیاسی یەکێتی و پارتی هەموو ناکۆچێکیان و هەموو دۆستایەتێکیان پەیوەندی بە ژیانی گشتی کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە خەڵکانی دەرەوەی یەکێتی و پارتیشەوەیە تۆ ناچاری متابع و چاودێریان بی کاتێک چاودێریان دەبی ئەم زمانە دەپەڕێتەوە بۆ ناو شاری زۆرێک لە خەڵکی ئێمە ڕەنگە کاریگەری دابێت لە ئەسڵی کێشەکەی ئەو شەڕاگەنەی پەیوەندێکی بە مافەکانی خەڵک بە بەرژەوەندی خەڵکەوە یاخود ئەسڵی شەڕەکە لەسەر چی ئێستا دروست بووە بۆ چییە؟ شەڕ یەکێتی و پارتی من گوتم ئەوان لە ناوەڕاستی شەستەکانەوە بەڕاستی نەیانتوانیەوە تەبابن ناگۆکن تاوەکو چرکە ساتە هەر لەحزەیەکی قسەیان لە تەبایی کردبێ قسەیان لە دۆستایەتی و هاوپەیمانتی کردبێ هاوپەیمانتێکی ڕاستەقینە نەبووە دۆستایەتێکی ڕاستەقینە نەبووە بۆیە لەبەردەم هەموو ڕووداوێکی بچووکدا لەبەردەم هەموو خلاف و ناکۆچێکی بچووکیشدا لێک جیاوازیەکی بچووکیشدا نەیانتوانیوە ئەوان ئەم خلاف و ئەم جیاواز و ناکۆچانە لەسەر مێزی گفتوگۆ بە شێوەیەکی ئاشتیانە بە چارەسەر بگەێنن بۆیە گەیاندویانتە ئاستی زمانی میدیایی زبر و تەشیڕژۆنی خەڵکیان بەدڵنیاییەوە ئەمەی کە لە ئێستادا یەکێتی و پارتی دەیکەن لە دوور و لە نزیک بە سانتیمەتریش لە بەرژەوەندی خەڵکەوە نزیک نییە هیچ پەیوەندێکی بە بەرژەوەندی خەڵکەوە نییە خیتابی یەکێتی و پارتی خیتابێکە بە هیچ جۆرێک نەدەڕژێتە بەرژەوەندی خەڵک نە لە بەرژەوەندی خەڵکدایە نەشەڕە لە پێناوی بەرژەوەندی خەڵکدا ئەوان بەناوی بەرژەوەندی خەڵکەوە شەڕ دەکەن بەڵام دوجار خیتابەکە خیتابێکی حیزبی خێزانی سیاسیە خیتابی ملشکاندنی یەکترە خیتابی بەلاداخستنی ناکۆچێکی مێژوویە کە لە نێوان ئەم دوو هێزە سیاسیەدا هەیە کە دوجار خەڵکە گشتێکە باجەکەیدا بۆیە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە نییە
باش دواتە دێنی سەر جیاوازیان هەیە یەکێتی و پارتێکی وڵات کاک ڕەمەزان جەنابیشت بەخێر بێ زۆر سوپاس بۆ ئامادەبوون سەبارەت بە دۆخی سلێمانی ئێستا بڵین کۆمەڵێک پرسێ بەتایبەت لە ناوخۆی سلێمانی کۆمەڵێک شتێک گشتگیرە کە کەمی خزمەت گوزاری لە کوردستانە بەڵام لە سلێمانی کۆمەڵێک حاڵەت هەیە دواکەوتنی موچە بەتایبەتی موچەی مانگی سێ مەسلەی کێشەی دەرمانە وەستانی پرۆژەکانە ئێوە وەکوەندامێکی ئەنجومەن هۆکارەکەی چی دەبینن یاخود کێ سزای خەڵکی سلێمانی دەدات بە ناوی خی گەورە و میرەبان سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لێرە بە فرسەت ێزانم جەژنە پیرۆزە ئاراستەی مسلمانان بەگشتی هەرمی کوردستان بە تایبەتی بکەین خی گەورە ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتمان قبولکە ئینشاءالله سەبارەت بەو دۆخەنە ئاسایی کە بەسەر پارێزگای سلێمانیدا هاتووە ئێمە هەموو فۆکەسەکەمان خینە سەر سلێمانی چووکە هەم نوێنەری شاری سلێمانی هەم قسەکەشمان لەسەر ئەم سنوورەیە بەداخەوە پارێزگای سلێمانی ئێستا بە کۆمەڵک دۆخی نەخوازراوە تێپەڕێت لە بوونی موچە بۆ موچەخۆران بۆ خاننشینان و فەرمانبەران نەبوونی دەرمان لە ناو نەخۆشخانەکان نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری نەبوونی چۆنەڵێ ڕێگاوبانەکان چاک نەکردون تەسلیحات لە ڕێگاوبانەکان ئەمانە هەرێکیان بۆ خۆی قەیرانێکی هەیە و هۆکارێکی هەیە وەکو کاگوتۆر باسی کرد بەشێکی ڕیشەکەی گەڕێتەوە بۆ ئەو ململانێ چەوتەی کە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتاکە لە هەرێمی کوردستان ناکرێت ئێمە زانین هەرێمی کوردستان فەرمانڕەوایەکەی بۆ دوو حیزبی دەسەڵاتە گەڕێتەوە کە یەکێکیان زۆنی سەوز یەکێکیان زۆنی زەردە هەر یەکێکیان هەوڵ ئەدەن ملی یەکتری بشکێنن پاشقولی لە یەکتر بدەن ئەیانەوێت خۆیان سەر بخەن لە پێناو ئەوەکەی تردا هۆکارەکەشی وەکو کاکتۆر باسی کرد تەنها بەرژەوەندی خۆیان زیاتر هیچ بەرژەوەندیەکی تر نییە لەم نێوەندەدا ڕاستە ڕەنگە دەمامکێک هەبێت ڕووپۆشێک هەبێت بە ناوی چۆنەڵێ خزمەتکردنی هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتیان ئەم بکەن بەڵام ئەسلی مۆزوعەکە بەرژەوەندیەکی شخصیە ئەسلی مۆزوعەکە بەرژەوەندیەکە بۆ خۆدەوڵەمەندکردنی خۆیان بۆ سەرکەوتنی خۆیان بەسەر ئەوی تیانە بۆیە دوجار ئەمەی کە ڕوئەدا تەنها هاوڵاتیان باجەکەی ئەدەن ئێستا سلێمانی گیرۆدەی دەستی ئەو نەشەفافی و عەدالەتیە کە بەسەر پارێزگای سلێمانی داهاتووە ئێستا پارێزگای سلێمانی گیرۆدەی دەستی ئەو سزا عقوباتانەیە کە لەلایەن زۆنی سەر لەنایەن حکوومەتەوە با بڵین کە بەشێکی زۆری سەرەکیەکەی ئەوانن بەسەر پارێزگای سلێمانی داهاتووە چیتر پارێزگای سلێمانی هاوڵاتی بەڕاستی بەرەگەی ئەم نەعەدالەتیە ناگرێ بەرەگەی ئەم نادەدگەریە ناگرێ دوای دینی و دەکاری بەس ئێستا کێ سزای سلێمانی ئەوە حکوومەتە بڵێن لەوێ کە پارتیتەیە باڵاستەیە خود لێرێ لە سلێمانی سزادانەکە چۆنە بەڕێز و ئەندامێکی ئەنجومەنەکە من پێتەڵێم هەردوو لایە ئەوەی کە لە توانایاندا هەیە هەردووکیان ئەیکەن بۆ ملیشکاندنی یەکتری لەم نێوەندە شاوەکو وتم تەنها هاوڵاتی ئەبێت بە سوتماک و بەقەق نەز لەم پێندا سەیریکە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان باڵادەستە هەرچی شانازیە بۆ خۆی ئەبات چۆن شکستەکان ژەخاتە سەر لایەنەکانی تر لە سنوورەکانی تر لە زۆنەکانی تر پارێزگای سلێمانی ئێستا لە ڕێگەی ئەوەی کە داهات ئەشارێتەوە نەشەفافە نایگەڕێنەوە ناو خەزانەی حکوومەت کەس نازانێت چی لێت ئەوێت لەم ڕێگەوە حکوومەت هێندەی تر ناشرین بکات ئەوێت بەرامبەرەکەی کە پارتیە بیشکێنێ لەم بەرامبرە لە بەرامبەریشدا پارتی کە لە زۆنی سەردە بە ناوی حکوومەتەوە هاتووە سزای سلێمانیەدات بەوەی کە بوجەی ناداتێ بەپی ئەو ڕێکەوتنی 43 بە 57 کە کردویانە هێشتا بەوەشەوە هەر عقوبەی سلێمانی ئەدەن داهات ناگەڕێنەوە پرۆژەکان لە سنووری زۆنی خۆی هەمووی تەمیلەکرێ بەڵام لێرە هەمووی تەرخانەکرێ تەنها قسەیە ئەو حیبری سەروەرەقەیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئێستا هەمووی وەکوتم ڕیشەکەشی سەر لە نوێ ئەگەڕێتەوە بۆ پەیوەندی ئەو چۆنەڵێ ئەو پۆستە سیادەیە کە لە ناو بەغدادایە کە پۆستی سەرۆکۆمارە ئێستا هەمویان هەموو شەڕەکەیان بردوێتەوە بۆ سەرۆکۆماری عێراق لەو سنوورەدا ئەیانەوێت بە شێوازێک لە شێوازەکان وەکوتم یەکتری بشکێنن هەر یەکێکیان وەکو وتم بە کۆتا قسەی بێنم ئەوەتانێ کە چۆنەڵێ هەموو هەوڵێکی خۆیان خستوەتە کار هەموو هێزێکی خۆیان خستوەتە کار بەوەی کە سزای یەکتری بدەن ئەوەشی لەم نێوەندەدا سلێمانی چۆنەڵێ تووشی ئەم حاڵەتە نەخوازراوە بووە هەم حکوومەتی هەرێمی کوردستان خۆیەتی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورەدا خۆیەتی هەردووکیان سنووری پارێزگای سلێمانیان بەڕاستی بردوۆتە دۆخێکی نائاساییەوە کە تووشی ئەم دۆخە ناهەموارە بوو سزادانەکەی یەکێتی چۆنە ئەوەی کێکێتی دوای لەسەر حکوومەت سە دەکەین شێواسی زادانەکەی یەکێتی لە سلێمانی بڵین بۆ خەڵکی سلێمانی سنووری سلێمانی بڵین بەدڵنیایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورەدا هەموو دەسەڵاتێکی هەیە هەرچی هەیە لە سنووری پارێزگای سلێمانی دەبێت بە ئەمری ئەو بێت ئەو ئەتوانێت جێبەجێ بکات یان ڕێگری بکات دووڕووی ئەم حکوومەتە
بە شوەیەکی گشتی یاخود با بڵین پارێزگای سلێمانی و حکومڕان لەم سنوردایەکێتی ئەمەتانێ کاتێک کە ئەڵێن داهات بۆ نمونە یەکێک لەوانە ئەو سزانە ئەوتانێ داهاتی سنووری پارێزگای سلێمانی کەس نازانێت چی لێت ئەمە حقیقەتەکەیە ئەوەی کەیەتە سەر شاشە دەڵێت ئەوەندە ئەگەڕێتەوە ئەوەندە ڕێگرێتەوە بەڕاستیەوە تەنها ئەرقەمێکی خەیاڵیە هیچ هینێک لە بەردەسان نییە نووسراوێکی فەرمی لە بەردەسان نیە بە شێوەیەکی فەرمی بڵێت داهاتی سنووری پارێزگای سلێمانی ئەوەندەیە ئەنجومەن و ئەنجومەنەکەتان لێنێ چەندە داتەکە ئێستا پێتەڵێم بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان لەم سنووردا ئەڵێ داهات ئەگەڕێنمە یاخود داهات کە میکرۆ یەکێ پارتی دەڵێت داهات ناگەڕێت و سنووری پارێزگای سلێمانی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چوارچێوەی ئەو یاسایی کە لە بەردەستمانایە بە دوواداچوونمان بۆم بابەتە کردووە بەڵام ڕێگریمان لێکراوە حکومەت دەڵێت داهات ناگەڕێتەوە باشە کە داهات ناگەڕێتەوە ئێمە فەرم و ڕێگەمان پێ بدەن بابەت دوواداچوون بکەین بۆم بابەتە دوای دێنین سەر ڕێگریەکە چییە دەگەڕێم وڵات زۆر باش سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە جیاوازی پارتیویەتی هیچ جیاوازیەکە لە سزادانی خەڵک چونکە سەیەکتری تۆمەتبار دەکەن ئەو دڵێ ئەو سلێمانی سزا ئەو دڵە داهاتی نەوت ناگەڕێتەوە خەڵک سزا درێت جیاوازیان هەیە لە شێوازی کارکردن و مامەڵەکردن لەگەڵ خەڵک ئەمەش فۆرمی شتری یاریکردن و درێژە پێدانی یاریکۆنەکانی نێوانی چێتی و پارتیە لەوەی کە تۆمەتەکان هەمیشە ئاراستی بەرامبەر دەکات و پێی وایە ئەوەی کە بەخشش و چاکە و فەزیلەت شە بۆ خۆی تۆماری دەکات خودت بە ناوی خۆی دەوێت تۆماری بکات لە ڕاستیدا هەردووچیان وەکو یەک سزای نەک سلێمانی هەولێر و دهۆک و باقی ناوچەکانی تری کوردستانیش دەن لە چۆرەدەیەشی ئەم نیشتمانەوە بگرێتەوە و دەگاتە ناو سنتەری هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی بەرپرسیاری یەکەمن لە سزادانی منداڵێک تا وەکو پیرێکی 89 ساڵی بەگشتی ئەوان سزای خەڵکی ئەم نیشتمانیان داوە ئەوان سزای یەکجار قورسی خەڵکی ئەم نیشتمانیان داوە ئەوان لە ماوەی 30 ساڵی تەمەنی حکومڕانی سیاسی و ئیداری لەم هەرێمی کوردستانیدا نەیانتوانی و تاکەی یەک دامەزراوەی نیشتمانی لەم نیشتماندا دروست بکەن نەیانتوانی وای یەک چەقی کۆکردنەوە یەک جمگە یاخود یەک ڕێگەزی کۆکردنەوەی هاونیشتمانیانی ئەم وڵاتە هاوڵاتیانی ئەم هەرێمە لە ناوەندێک بکەنە چەقی کۆکردنەوەی خاڵی هاوبەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەسوپیان کرد بەم ناوەندە بۆی خەڵک بتوانێت لەڕێی شپاوە بتوانێت بڵێت جمگەیەکم هەیە ڕێگەزێکم هەیە کە دەتوانێت هەموو هاوڵاتیانی ئەم نیشتماندا بە مەسافەیەکی یەکسان تێدا کۆ بکرێتەوە بۆی کەوە فانتازیایەکی نەتەوەی هاوبەش دروست بێت لە ناو سوپادا نەتوانیویانە زان کۆ بکەن بەم ناوەندە نەتوانیویانە بازاری هاوبەش دروستکەن یعنی کارەساتێکی گەورەیان ئیداریان کردو بەو ئیدارە نیشتیمانیە یعنی ئەوان کارەساتێکی گەورەیان لەم نیشتیماندا لەسەروی هەموو کارەساتە گەورەکان لەم نیشتیماندا کە بە زمانێک شتێکیان لەسەر ئاسیا وڵاتیان بەگشتی بریتە لەوەی ئینسانیان لەم نیشتیمانە هەڵوەشاندووە ئینسانی ئێمە هیچی لەم نیشتیماندا بڕۆ لە بازار سیرکە لە ناو زانکۆ سیرکە لە ناو خوێندکاران سیرکە لە ناو ئەندازیاران دکتۆر هەرفی ئەو هەر شەریحەیەکی ئیجتیماعی کە تۆ سەیری دەکەی ئینسانی ئاسایی نین لە وڵاتی ئێمەدا خەڵکیان بە ئەندازەیەک ڕوبەڕووی کێشە شخصیەکانی خۆی و کێشە زاتیەکانی خۆی کردوتەوە هیچ کێشەیەکی گشتی بەلاوە گرنگ نەماوە لە ئێستادا ئەمە پارتیویەکێتی بە بەرنامە ئەوە دەکەن وایان کردوتەوە ئێستا مایەک ئەم کەناڵی ئێوە بچێت لەم شارەدا لە پارکێکدا مایکی کەناڵەکەتان بۆ هەر کەسێ ڕابگری لە هەر ئاستێکی خوێندەواریدا یا کەسێکی نەخوێندەوار و کاسب و حەماڵێک بێت کە مایکەکەت بۆ ڕاگر هیچ کێشەیەکی نییە جگە لە کێشەی شخصی خۆی هەرفی ئەیەکی ئێمە کە دێتە سەرجادە تعبیر لە کێشەکەی خۆی دەکات نەک تعبیر لە کێشەی ترکە ئەمە دەمانباتەوە بۆچی بۆ فەشەلی کۆی ئەو خۆ پیشاندان و گربوونەوەی کە لە هەرێمی کوردستاندا دەکرێت مامۆستا دێ داوای موچەی خۆی دەکات داوای هیچ کێشەی تری نیە ئەگە موچەکەی بۆ دامیکا و کێشەی نیە دەچێتەوە ناو پۆلی خوێندن و کێشەیەکی لەگەڵ حکومەت نیە حەقی بەسەرەوە نیە ئەندازیار کێشەی چی هەیە حەقی بەسەرەوە نیە پزیشک کێشەی چی هەیە چۆن سوکایەتی پێ دەکرێت حەقی بەسەرەوە نیە خوێندکارەکەی پۆلی هەیە نیەتی قسمی داخلێکی خراپە یا چاکە حەقی بەسەرەوە نیە ڕێگاوبان و شقامەکان باشن یان خراپ حەقی بەسەرەوە نیە دەرمان هەیە لە وڵاتە یان نەخۆشخانەی هیوادا دەخرێیانە یعنی کە دەڵێم حەقی نیە بەستمەوە نیە بە کولی قسە بکەم بەڵام بەگشتی توێژەکانی دابش هەمان شەریحەکانی تریش هەماشتن بنزینگران دەبێت لە چاو هەموو فئەکانی تر شۆفێران دێنە سەر شقامەکان و شقامەکان دەگرن لە بەرەوەی ڕاستەخۆ پەیوەندی بەکاری ئەوانەوە هەیە خوێندکار ناچێ هاوکاریان بێ مامۆستا ناچێ هاوکاریان بێ ئێمە ناچینە هاوکاریان بین مەبەستم لە چییە یعنی یەکێتی و پارتی بە جۆرێک کاریان کردو توانی ویانە کۆی شەریحە کۆمەڵایەتیەکانی وڵاتی ئێمە بە ئەندازەیەک دابشکەن هەلایان کردووە ئەم دابشکردنە دوجار ور دەبێتەوە بۆچی بۆ تێکدان و شێواندنی شخصیەتی ئینسانی ئێمەش ئێستا باسی جیاوازیەکان دەکەن لە نێوان شارەکاندا ئەوە دڵێ ئەوەی سلێمانی سزادا ئەو شەرجۆیەکە لە ئەنی زەخکردنەوەی شارچێتی نییە ئەو بڵێ پارێزگای سلێمانی سزادا و بڵێ نەوت ناگەڕێنیتەوە دروستکردنی دووبارەکیش لە نێوان پارێزگاکاندا
ئەمە کارێکی ئەجگار لە ئەخلاقی کارێکی ئەجگار ناشیرن هەم لە ڕووی کۆمەڵاتی و هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی نەتەوەیەوە. یعنی ئەمە کارەساتە ئێمە کللتورێک کە بەعس کاتی خۆی کاری لەسەر دەکرد لەوەی کە کێشە لە نێوان شارەکاندا دروست بێ ئەم ناکۆچانی نێوان شارەکان لە هیچەوە بتوانێت دروستی کەوە 2000 کاری لەسەر بکات و قوڵیشی بکاتەوە وەک تا ئەندازەیەکی باش باز لەمەدا نەیتوانی سەرکەوتوو بێ. بەڵام یەکێتی و پارتی هاتوون بە هەمان ئەم مۆدیلە بە زمانی کوردی لە ناو ئیدارەیەکی کوردی بە پارەی هاوڵاتیانی ئەم نیشتمانە قسە لەسەر ئەم ناکۆچانە دەکەن و تەوزیفی دەکەن و لە ئەلامدا پەرەی پێدەن. هەر دووچان یەکێتی و پارتی وەکو یەک گوناهبارن لەم ناکۆچانەدا، هەر دووچان وەکو یەک گوناهبارن لە دزینی داهاتی سلێمانی و دهۆک و هەولێر و باقی ناوچەکانی تریش، هەر دووچان وەکو یەک گوناهبارن لە دابەشکردنی هاوڵاتیانی ئەم نیشتمانە، هەر دووچان وەکو یەک گوناهبارن لە هەموو ئەو خراپیانەی چ لە سلێمانی هەیە لە دزینی داهاتەوە بگرێت تاوەکو دەگاتە دزینی داهاتی برایم خەلیل و حاجی ئۆمەرە کە داهاتە هەرە گەورەکەی هەمومان دەزانین ئەگەر کۆی بکەوە داهاتی برایم خەلیل بەقەت داهاتی کۆی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان زیاترە، ینی هەمویان بەقەت داهاتی برایم خەلیل نابێت، هەر هەمویان نائەمینن، ینی ئەو داهاتی کە لە وڵاتی ئێمەدا هەیە ئەو چۆن دەڵێ ئەو ئومێدەی کە خەڵک ئەو خەونەی کە خەڵک ئەو هیوایی کە خەڵک هەیەی هەیبوو بۆ ئایندە لەم نیشتماندا نەکەوتۆتە دەستێکی ئەمینەوە، نەسامانی گشتی دەستێکی ئەمیندا نەهیوە ئاواتەکانی خەڵک کەوتۆتە دەستێکی ئەمینەوە. بۆیە کۆی ئەو ململانیانی چەتی و پارتی دەیکەن کۆی ئەو تۆمەتبارکردانەی لە بەرامبەر یەکتریا دەیکەن هیچ جیاوازێکی لێوە نییە کە هەردووچیان وەکو یەک تێیدا گوناهبارن، هەردووچیان بێکەوە سزای خەڵک دەدەن، هەردووچیان وەکو یەک سزای خەڵک دەن، هەردووچیان وەکو یەک کەوتونە گیانی خەڵک، هەردووچیان وەکو یەک بە ئەندازەیەک خەڵکیان لەم نیشتمانەدا کردوتە کەرەسەی بەکارهێنان و کەرەسەی یاریکردن و کەرەسەی یاریکردن لە بەرامبەر یەکتریا کە هیچیان ڕازگۆنین لەوەی کە خزمەت بە بەرژەوەنی خەڵکی دەکەن، هەردووچیان خەریکی هەڵوەشانەوەی خەڵک و خەریکی ئازاردانی خەڵک و خەریکی سزادانی خەڵکن. سوپاس دەکەم کاک ڕەمەزان سەبارەت بە داهاتی سلێمانی بەڕێز وتت ئێوە ئاگاداری داهاتەکەنین، یعنی سەرەگەتان پێنادرێ وەکو ئەنجومەن لێکۆڵینەوە لە داهاتی سلێمانی بکەن بۆچی هەندێکیان دەڵێن کە پێشتر ئەم کات بڵین ساڵی ڕابردووە ئەم کاتانە 164 ملیارد دینار بووە یاخود بڵێن 161 ملیارد دینار بوو، ئێستا دەڵێن کەم بۆتەوە بۆ 75 بۆ 100 ملیارد دینار. ئێوە هیچ ئاگاتان لە داهاتی سلێمانی وەکو ئەنجومەن؟ بەڵێ کاک مامۆستا حەکیمگیان بە حکمی ئەوەی کە من خۆم لە ئەندامی لیژنەی داراییم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ساڵی 2010 هەتا ئێستا ئێمە بە دوواداچوونەکەین فشارەکەین لە حکوومەت لەلایەنی پەیوەندیدار لەم سنوورە لەم زۆنە بۆ ئەوەی داهاتی پارێزگای سلێمانی بزانین چەنە ئاشکرای بکەین بۆ هاوڵاتیان کە بڵێن فەرموو داهات ئەمەندەیە خەرجی ئەمەندەیە کەمە پرسیارێکی زۆر ئاسانە و مافێکی حەقیقی هەموو هاوڵاتیان و ئەنجومی پارێزگاشەکە بزان ئەم بابەتە چۆنە و چۆن سەرف بکرێت. لەمەوەی ڕابردوودا دەیان نووسراومان کردووە بۆ پارێزگای سلێمانی بۆ ئیدارەی گەرمیان و ڕائەپەڕین بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ گۆمرگەکان بۆ هاتوچۆی سلێمانی بۆ شارەوانی بۆ ئەوەی کە هۆکاری کۆکردنەوەی سەرچاوی داهاتە بۆ حکوومەت ئێمە داوامان لێ کردوون کە بزانی لە ماوەی ساڵی ڕابردوودا داهاتیان چەندێک بووە خەرجەکەی چەندێک بۆ چەندێکی گەڕاوەوە بۆ خەزانەی حکوومەت. بەداخەوە هەر لە سەرەتاوە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێگری لەوە کرا کە ئێمە دەست بۆم بابەتە بین چکە بابەتێکیان نزانی ئیشی ئێمە نیە بۆ مانایە بەو بیان و پاساوەکە هێنایانەوە. دواتر هەچۆنێک بێت توانیمان ئەمە لە ناو ئەنجومەنی پارێزگا دەرکەین نردومانە بۆ پارێزگای سلێمانی دەیان نووسرامان کردو بۆ شوێنەکان بەداخەوە هیچیان وەڵامیان نەداینەوە بۆ شێوەیە کە بزانین ئایا داهاتەکە چەنە ناچار ڕێگەمان بردووەتە بەر حکوومەت بەر وەزارەتی دارایی کە بزانین داهاتەکە چەنە دوو نووسراویان بۆ ئێمە کردووە ئێمە نووسرامان بۆ بەڕێوەبەرەتی هاتوچۆ کردبوو لە ماوەی ڕابردوودا کە پێمان وتون بزانین داهاتەکەتان چەنە کە سەرچاوەیەکی گرنگە ڕۆژانە داهات کۆکەنەوە بۆ پارێزگای سلێمانی بۆ خەزانەی حکوومەت. وەزیری ناوخۆ ڕێک بە نووسراوەکەی ناردوێتەوە بۆ بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی هەرێم لەوێ داوای هەر بە ئاشکرا پێوتووە وتوێتی ئاشکراکردنی داهات لە دەسەڵاتی وەزارەتی داراییایە باشە ناکرێت بۆ بیانەوە وەیانێتەوە لە بەپی ڕێنمایەکان ناکرێت داهات ئاشکرا بکرێت بۆ هیچ لایەنێک غەیری وەزارەتی دارایی. ئەمە بەڕاستی جێگەی پرسیار بوو بۆ ئێمە باشە ئێمە نووسراومان کڕۆتەوە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی وەزیری دارایی بە ئیمزای خۆی لە مانگی دوی ساڵی 2021 عفو لە مانگی 1 2021 نووسراویان کردوتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا وەڵامی ئێمەیان داوەتەوە بە دوو خاڵ وەڵامیان داینەوە حەزەکەم وەزارەتی دارایی وەڵامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیان داوەتەوە لەسەر داهات کە ئێمە داوامان لێ کردوون یەکەم ئەڵێن تاکو ئێستا زانیاری لەم شێوەی نەدراوە بە هیچ پارێزگایە
یعنی تا ئێستا هیچ کەسێک نەیتوانێەوە جورئەت بکات نووسراوی بۆ شێوەیە بکات ئێمە پێمان سەیرە یعنی هیچ شتێکی نایاساییتیان وەکوتم تەنها شتێکی سادە و ئاسانە کە ئێمە مافی خۆمانە بیزانین دوو بۆ نردنی ئەم زانیاریانە پێویستە ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگیرێت یعنی ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە باشە ئەمە چی گرنگێکی تایە چی نایاساییەکی تایە کە تۆ بزانی داهاتی فەرمانگەیەک لە سنووری پارێزگای سلێمانی چەنە پێویستە تەنانەت لە دەسەڵاتی وەزیریشان هەبێت پێویستە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگریت ئێمە وازمان لەم بابەتە هێناوە هاتین بە شێوەیەکی مەیدانی نووسراومان کردووە بۆ بەڕێوەبەراتی گشتی بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی داوامان لێ کردووە بێتە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە زانیاریمان باتێ لەسەر داهات لەسەر هۆکاری دواکەوتنی موچە لەسەر هۆکاری نەبوونی پارە لە بانکەکان لە هۆکاری لێکۆڵینەوە لە مردنی خاننشتن لەسەری موچە وەرگرتنی موچەیە لەمە شار ڕێگریمان لێکراوە تەنانەت ئامادە نەبوو بێن ناو کۆبوونەوەکەمانەوە تەنانەت پەرلەمانی کوردستانیش داوای ئەم بەڕێزیان کردووە کە زانیاری بەتە ڕێگەیان لێگیراوە ئەوە دیسانەوە داوامان لێ کردووە لە بەڕێوەبەری گەنجینەکان با بێنە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاوە لێ بزانین مانگانە گەنجینەکانیان چەندێک داهاتی پارێزگای سلێمانی تێچێت و چەندێکشی بۆ مەسروفاتە چی بەمشیوە شتێکی یعنی ئاسان ئەوەی کە لە بەردەستیان نایە پێمان بڵێن بەداخەوە وەزارەتی دارایی کە بە بابەتی ئێمەیان زانیوە دیسانەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆن و لە ڕێی علاقاتی شخصیوە ڕێگریان لێ کردووە لەوەی کە ئەو بەڕێزانە بێن ناو کۆبوونەوەکانی ئێمەوە بۆیە ئەو داتانەی کە لەسەر داهاتی پارێزگای سلێمانی بڵاوەکرێتەوە هیچی فەرمی نییە وەکو نووسرا و بەم شێوەیە بڵێت داهات ئەمەندە بوو خەرجی ئەوەندە بووە پێتان وایە داهاتێکی زۆر ئەوەی دەدرێت ئێستا منیش مەبەستم ئەوە بووە هۆکارەکەشی چییە کە ئەمەی کە نابە فەرمی نازانرێ ئاشکرا بکرێت و نازانرێت چەندێکە هۆکارەکەشی بۆ نەشەفافی ئەگەڕێتەوە بۆ ئیدارە نەدان ئەگەڕێتەوە بۆ دزینی ئەو داهاتە ئەگەڕێتەوە هەموو هاوڵاتی ئەزانێت لە سنووری پارێزگای سلێمانیا داهات زۆرە ئێمە دوو خاڵی سنووریمان هەیە فەرمیە لەگەڵ 5 خاڵی سنووری نافەرمی 200 ملیارەکە دێت پارەی هەوپەیمانانی وەزارەتی پێشمەرگە ئەدرێت هەموو شوێنەکانە درێت ئەی خێرە بەم هەموو داهاتە زۆرەوە سعری دۆلار بەرز بۆتەوە بۆ شێوەیە نرخی نەوت بەرز بۆتەوە کە 100 دلاری تێپەڕاندووە چەندین مانگە تێپەڕاندووە هەتا ئێستاش چاوەڕێی داهاتی ناوخۆکن کە موچەی فەرمانبەرانی پێتەکمیلە بکرێت ئەمانە گەورەترین کێشەیە فعلەن داهات زۆر زیاتر لەوەی ئێمە خۆمان بۆ خۆمان بە دوواداچوومان بۆم بابەتە کردووە ئەزانین داهاتی بە شێوەیەکی نافەرمی بەس تەنها داهاتی هاتوچۆی سلێمانی ڕۆژانە 9 ملیارد دینارە 500 میلیۆن دینارە لە مانگێکان نزیکی 15 میلیارد دینارە بێت ئێمە بە دوواداچوومان کردووە تەنها لە هەردوو خاڵی سنووری پەروێزخان و باشماق لەگەڵ کارەبای سلێمانی لە ئەم سێ جیهەتە تەنها بۆ مانگی دوو تەنها ئەم سێ جیهەتە نزیکی زیاتر لە 6 میلیارد دینار بۆ سنووری پارێزگای سلێمانی جگە لە سەرچاوی داهاتەکانی شارەوانی زەڕیبات و ڕسومات و باج ئەوانە هەموو شوێنەکانی تر ئەی ئەمانی کە چی لێت بەداخەوە نەشەفافیەکی زۆر هەیە نازانرێت ئیدارەی ئەم زۆنە بدرێت بەو شێوەیە و کوتم هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەو سیراعە سیاسیە چەوتەی کە لە نێوان ئەم دوانەدا هەیە هەردوو لا یەکێتی لێرەدا داهات ئەشارێتەوە ئەیبات بۆ خۆی لەبەرەوەی حکومەت و پارتی پێ لێوێ ناشرین بکرێت بە هەمان شێوە ئەوانش لەوێ سزای هاوڵاتیانی سلێمانیە دەن لەبەرەوەی کە ئێرە حکومڕانێکی کێ هەیە کە ئەوی پێ ناشرین بکرێت سپاس دەکەم دوات لەسەر دەگەرەمەوە لەسەرەوە حکومەت ماوەڵی چۆن لەگەڵ سلێمانی دەگەرەمەوە دکتۆر سەبارەت بەو کێشێکی ئێستا سەریاڵداوە پێ دوای ڕەنگدانەوەی کێشەی سەر و کۆمارە ئەو مەسەلەی دروستبوونی کێشەی موچە لە سنووری پارێزگای سلێمانی مەسەلەی دروستبوونی کێشە بۆ دەرمان و بڵین دانەوەزراندنی خۆبەخشانی تەندروستی و ئەوانە پەیوەندی هەیە بە کێشی سەر و کۆمار ڕاستەکەی مەوزوعی ئەم خلافای کە لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە لە مەسەلەی دیاریکردنی پۆست سەر کەسێک بۆ پۆست سەر و کۆمار و پۆستە بۆ کام حیزبیان بێت بەشێکە لە باقی ململانەکانی تر من بڕوام وایە ئەگەم مەسەلەی سەر و کۆماریش نەهاتبایە پێش خۆی ئەمە بابەتێکە ینی لەناو کۆی ناکۆچەکانی تردا ینی یەکێتی و پارتی هەمیشە ناکۆکەن چکە ئەمە ڕاستەکەی ئەمە لە نێوان لە تەبایی و ئاشتی نێوان یەکێتی و پارتیشدا خەڵکی کوردستان سوودێکی ئەو توی وەرنەگرێتەوە چکەوان هەر بەردەوام بوون لەسەر دابەشکردنی داهات و داهاتەکە دەستێکی ئەمیندا نەبووە و خەڵکی کوردستان دەستێکی ئەمیندا نەبووە و سنووری کوردستان دەستێکی ئەمیندا نەبووە ینی پەیوەندی سیاسەکان پەیوەند لە دەستێکی ئەمیندا نەبوون پەیوەندی ئیقلیمیەکان دەستێکی ئەمیندا نەبوون هەمووانە کێشە بوون بەڵام مەوزوعی سەر و کۆمار ڕەنگە بێتە ئەندازەیە قوڵتر کردبێتەوە چکە ئێمە هەمومان دەزانین ینی یەکێتی و پارتی
بابەتی سەر و کۆماردا ینی هەنگاویشتر چوونە پێشە لە ململانەکانیان کە لەسەر ئاستی عراقیدا بتوانن ململانەکان قوڵتر بکەنەوە ینی چونە ناو هێندە تەحالوفاتی گوماناویە و لەسەر ئاستی عراقیدا بۆ بەلاداخستنی ململانەکانیان لە بەغدانەك لە هەولێر یعنی ئەمە کێشەکەی گواستەوە بۆ دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان و بۆ دەرەوەی یەکێتی و پارتی و هێزی تر ئێستا بەشدارن لە ناو ئەو ململانەیانەدا بۆیە بە بڕوای من ینی یەکێتی و پارتیەکە مۆزوعی سەر و کۆماریش نەبووە ئەم دوو هێزنە کە نیان دەتوانی تەبابن یان دەتوانی ینی زۆر خاڵی تری خلافەیە لە نێوانیاندا کە نیانتوانیوە بە کۆتایی بێنن کێشەی یەکێتی و پارتی کێشەیەوە نییە کە سەر و کۆماری یەکێتی یا پارتیە لە ڕاستیدا ئەگەر ڕاست دەوێت بەپێی ئەو عرفەی کە دانراوە لە عراقدا سەر و کۆمار مادام بۆ کوردە نیانگوتە بۆ یەکێتیا بۆ پارتیە مادام دەستوریش ئەمە پشتڕاست ناکاتەوە سەر و کۆمار بۆ کوردای بۆ یەکێتی بۆ پارتیە باشترین ڕێگا بۆ چارەسەرکردنی سەر و کۆماری لە عراقدا بۆ چێ بێ نەبوو یەکێتی بێ نەبوو پارتی ئەو کاتە باخ بێخەنە ڕاپرسێکەوە لە بەردەمی خەڵکی کوردستاندا چێ خۆی کاندی دەکات بۆ پۆستی سەر و کۆمار بێتە نوێنەری کورد ئەمە باشترین طریقە و باشترین ڕێگا چارەیە بۆی خەڵک لەو قەیرانە کورد لەو قەیرانە دەربازی بێت کورد لە دەستی یەکێتی و پارتی دەربازی بێت ئەو کاتە نوێنەری پارتی دەنگی زۆرینەی هێنا و دەبێتە نوێنەری هەموو کورد بەدەنگ ئەو کاتە نوێنەری یەکێتی دەنگی هێنا دەبێتە نوێنەری هێ چکە پۆستەکە بۆ کورد دانراوە نەک بۆ یەکێتی بۆ پارتی بەپێ عرفەکە ئەمە بابەتێکە بە بڕوای من یەکێتی و پارتی ناتوان تەبابن کێشیان لەگەڵ دیموکراسی هەیە کێشیان لەگەڵ ژیان بەیەکەوە ژیان بە جیاوازیەوە هەیە ئەمانە دوو هێزن بڕیاریان داوە بەیەکەوە نەژین ئەو کاتانی کە بەیەکەوە دەژین ینی خلافەکانیان لەو کاتانە قوڵترە کە بەیەکەوە ناژین کە جیاوازەکان تەڕح دەکەن بۆ خەڵک جیاوازەکان لەسەر شاشەکان و بە زمانێکی زبر لە میدیاوە پیشانی خەڵک دەدەن ینی دوو هێزن ناتوانانی و هیچ لەحزەیەک هیچ چرکەساتێکی تاریخی بتوانن بەیەکەوە ژیانیان بگاتە ئاستێک یاخود قبولکردنی جیاوازەکانیان بە شێوەیەکی دیموکراسیانە لە ئاستێکدا بێ کە بڕچێتە بەرژەوەندی خەڵکەوە بەس دکتۆر سەبارەت بە کێشەی زیینی داهاتووەوە بڵێنەوە کێشەکە سەرتا سەری ئێستا پارتی زیاتر فۆکسەکەی بڵین تەرکیزەکەی لەسەر سلێمانی ئەم حاڵەتش بۆ داهاتی ناوخۆی هەولێر و دهۆک و ئەوە هەیە لە خاڵە سنوورەکانە بۆ داهاتی نێوتیش بە موچەش چونکە ئێستا بۆ مانگی بڵین سێکە موچە ئێستا بەشێک لە سنووری پارێزگی سلێمانی درراوە بەس داهاتی نەوتەکە لەگەڵ 200 میلیارەکە بەشی موچەی دەکرد بەبێەوەی کە داهاتی ناوخۆ دەکرێت بۆ شتی تر سەرف بکرێت و نەدەزرێت پێ وایە ئەو حاڵەتە لە هەولێریش زۆرە بڵین دزینی داهاتەکە لە سلێمانی نییە دەزین چۆنێکێتی و پارتی وەکو یەک نائەمینن لە مامەڵەکردن لەگەڵ داهاتی خاڵە سنوورەکان و لەگە داهاتی نەوتیش و لەگە ئەو داهاتانش کە لە دەرەوە یاخود ئەو هاوکاریانش کە لە دەرەوەش لە ڕێگەی وڵاتانی تریشەوە بەدەست یەکێتی و پارتی دەگات ئەوان چی مؤسساتی حکومی و ئیداری و مالی هەیە لە وڵاتەدا سوپایی هەیە بەدەست یەکێتی و پارتیەوەیە یعنی هیچ کەس دەستگایەکی ڕقابی توانای زانینی وردەکاریەکانی داهات و دەستگای سوپایی و ئەمنی و هیچ دەستگایەکی تری نییە لە هەرێمی کوردستاندا جگە لە خۆیان هەموو دەستگا ڕقابیەکانی وڵاتی ئێمە دەستگای حرمەتمێ شکست خواردوونیان دەستگایەکەن شکستیان پێهێناون یەکێتی و پارتی بۆی کەوا ناتوانێت بچێتە ناوردەکاریەکانی ژیانی سیاسی و ئیداری و مالی لەم هەرێمەدا بۆی کەوا ناتوانێت نهێنیەکانی ئەوان کەشف بکات یعنی یەکێتی و پارتی بە بڕوای من یەکێتی چۆن بەرپرسیارە لێرە لە مردنی خانەنشینێک لە ڕیزی موچەدا لە دواکەوتنی موچە بە هەمان ئەندازە مەسرور بارزانیش بەرپرسیارە وەکو قوبات تاڵەبانی ئاوات شێخ جەنابیش بەرپرسیارە وەکو قوبات تاڵەبانی وەکو مەسرور بارزانی لەبەرەوەی مەسرور سەرۆکی حکوومەتە قوبات جێگری سەرۆکی حکوومەتە ئاوات شێخ جەناب وەزیری داراییە هیچیان ئەوانە لە مردنی ئەم خانشینێکە لە ڕێزی موچەدا دەمرێت یا دەبێ بێن لەسەر شاشەی تیڤەکان ڕاستیەکان بۆ خەڵک ڕوونکەنەوە پێیان بڵێن یا چیتر خەڵک ئەمە بەم شێکڵە قبول ناکاتەوە خطابێکی فری و دەرانە خەڵەتێنەرانە لەسەر تەلەڤیزیۆنەوە یاخود لە نامەیەکەوە ئاراستی خەڵکی بکەی و ئێمە گوناهبار نین تۆ لە کوێدا گوناهبارنی تۆ جومگەیەکی گرنگی ناو ئەم دەسەڵاتە لەسەر کورسەکەی دانیش لەسەر کورسێکی گرنگی ناو جومگەی ژیانی سیاسی ئیداری ئەم وڵاتەدا دانیشتووی بەرپرسیارەتی لە ئەستۆدایە بەرپرسیارەتی ئیداری لە ئەستۆدایە بەرپرسیارەتی ئەخلاقی لە ئەستۆدایە داهات دێتە ناو خەزیانەکەی تۆ چەندێ بە خەڵکی بڵێ ئەوان دەڵێن ئێمە 360 میلیارد لە داهاتی نەوت دێ بەڵام 360 میلیارد هەمومان دەزانین داهاتی نەوت زۆر لەمە زیاترە ئەی ئەمەی تری بۆ کوێ دەڕوە کە تۆ نازانی دەبێت بە شێوەیەکتر مامەڵە بکەیت دەبێت بە شێوەیەکتر وەڵامی پرسیاری خەڵک دەوێت بە شێوەیەکتر لەگەڵ خەڵک گفتوگۆ بکەیت ئەوان دەڵێن سەبوون و پارک دەڵێ مەدەسەڵاتی بڵۆن پۆلیسێکمانی لە سنووری دێگەڵا ڕاست بۆی بەرپرسیار نین بە خوێنەوە بۆچی ڕاست دەکات لەبەرەوەی دوو ئیدارەیە
باشە بەس خەڵک ئەگە دەڵێ دوو ئیدارەیە ئەوان دەڵێن نەخر دوو ئیدارەی نییە بەڵام بڕۆ قسەیان لەگەڵ کە لەگەڵ هەر مەسئولێکی سیاسی و ئیداری پارتی حیزبی پارتی بڕۆ قسەی لەگەڵ کە دەڵێ ئێمەش دەسەڵاتێکمان نییە لە سنووری ئیداری سلێمانی ێ ڕاستیش دەکا وایە وەی چێتیش هیچ دەسەڵاتێکی نییە نە لە هەولێر و نە لە دهۆش ئەمە وازە دەسەڵاتمان نەبێت چۆن دەتوانین خەڵک سزا بدەین وەکو وەڵامێکە بۆ یەکێتی پارتیەکان بڵێ مادەم دەسەڵاتمان نییە بەرپرسیار نین لەم ئەگەر کێشەیەکێ بێت لە موچە لە خزمەت گوزاری لە سنووری سلێمانی زین چیە کێشەکەی ئێمە ئەوەیە بەڕاستی ئەوانەی کە لە دەروێژێتی و پارتین بۆ حسابە بێ هەر دەسەڵات یان لەی شوێنێک جگە لە ژوورەکەی خۆیان چکە فعلەن واشە نی ڕاستێکی وایە یان دەسەڵاتی فعلیان نییە دەسەڵاتی فعلی لای ئەسڵان حکوومەتیش نییە لە دەروی حکوومەتە سێبەرەکان ینی شەبەحەکان یان حکوومەت و دەسەڵاتیان لە ینی ئێمە بە معنای تعریفی حکوومەت حکوومەتمان نییە بەڕاستی لە بەرەی حکوومەت دەبێت دەسەڵاتی لابێ لە وڵاتی ئێمەدا حکوومەت دەسەڵاتدار نییە ئەوەی کە دەسەڵاتی هەیە ئەو شەبەحانە کە لە دەروی حکوومەتەوە و یاری بەداشەکان دەکەن یاری بە کارکتەرەکانی ناو حکوومەت و ناو ئیدارە دەکەن لە هەرێمی کوردستاندا فعلەن ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە دوو ئیدارەیەکی سەرفە داهات جیاوازە هەمومان دەزانین ینی ئەوە دەیان جار پەرلەمانتاران و خەڵکی تریش باسییان کردووە کە ئەم داهاتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە دەرەوەی داهاتینەوە ئەوەی کە کاک ئاماژەی پێدا بە 43 بە 57 دابەشیان کرد یەکێتی و پارتی 57 بۆ پارتی 43 بۆ یەکێتی باقی تر لە داهاتی ناو خۆت تۆ دەبێت ئەمە بە حساب ڕێکەوتنێکی غێر معلەنە کە لە بین یەکێتی و پارتی کرابێ ئیدی تۆ یەکێتی دەرەقەتی ئەم داهاتنایە و داهاتی نییە لە ئێستادا یادە دەزرێ لە دەستێکی ئەمیدانی ئەمە مۆزوعیشتر دەبێت هەم ئەنجومەنی پارێزگا هەم دام و دەستگا ڕقابیەکانی هەرێمی کوردستان بەدەواداچوونی بۆ بکەن ئەگەر دەرفەتی بەدەواداچوونی نییە دەبێت بۆ خەڵکی ڕوون بکەنەوە یا وەزیری دارایی بۆ خەڵکی ڕوون بکاتەوە بڵێ ئەم داهاتە دەدەزرێ بڵێ ئەم داهاتە دەستێکی ناوینە ئەم داهاتە لە سنوورەکانەوە نایەتەوە دیو نایەتە ناو خەزیێنەی حکوومەت مەبەستم لە چییە بەستم لەوەیە دوو ئیدارەیەکی سەرفەیە لە هەموو شتێکدا لە پێشمەرگە لە ئاسایش لە هێزی ئەمنی لە پەیوەندیەکان لە سیاسەت لە حیزب لە هەر شتێکی کە لە وڵاتەدا ئیدارەیە وڵات جیاوازە لە ئیدارەیە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازانەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین و بڕی سۆدیۆم و نەبوونی نێترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە بڵێتە خاوەنی حەوت بڕوانە جیهانی نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی بۆی میلکۆم شایستە بەخوانی تۆ دایەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدەێنرێت و بۆمەوە حافیزەیە ئەگەر دەکەوە باوت بە تام و چێژی سروشتی تاقیب بکەیەوە ئەوە دوای میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکە دوای میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دوای میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەمدەێنرێت دوای میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەێنرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دوای میلکۆم شایستە بەخوانی تۆ دوای میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێسترمان دەست نەکەوت نا لەوە بەهێستریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ بەرە داگیرسێنە کات ئەو بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ڕەمەزان سەبارەت بە باسی وت کرد کە لێرە لەو سنوورە داهاتەکە دەبرێت و ناتیارە
ئەی سەبارەت بە حکوومەت سلێمانی پەرای خستووە وەکو حکوومەت جێگەلەوەی کە باسی داهاتی ناو خۆت لێرە کە نادیارە؟ بەڵێ بە دڵنیاییەوە حکوومەت وەکوتم کە سزای داوە پەراوێزی خستووە بۆ شێوەیە کە لە ڕووی پرۆژەوە لە ڕووی دەسەڵاتەوە بۆ فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی لە هەموو ڕووەکانەوە سنووری پارێزگای سلێمانی پەراوێز خراوە. من یەک نمونە لەسەر ئەو داهاتە بڵێم کە جەنابتان باستان کرد. داهاتی نەوت لە سنووری لە هەرێمی کوردستانە. ئێمە ئەزانین سەرۆکی حکوومەت خۆی هاتوۆتە سەر شاشەی یەکەم کەس بوو کە ئاشکرای کردبوو باسی چۆنێتی داهاتی نەوت و خەرجی نەوتی کرد. ئەو داهاتەی کە ڕۆژانە 420,000 بەرمیل لە ڕۆژێکە ئەڕوات کە هەر مانگێک جیاوازە ناوەندی تێکڕایی ناوەندی فرۆشتنەکە بزانین $100 چەندێکە بەرەوسەرە گرنگەوەی 100 تێپەڕاندووە. ئەو داهاتەیەتەوە بۆ هەرێمی کوردستان خۆیان بە حسابی خۆیان لە 157 ئەچێت بۆ ڕسومات و خەرجی و کری گواستنەوەی بۆری نەوتەوەوانە ئەوە واز لێ بێنە. ئەوەکەی کەماوەتەوە ئەو لە 143ەکەی حکوومەت هاتوون لە نێوان خۆیاندا ئەڵێ ئالێرە وەڵین پراوێز خراوە هاتوون بەشیان کردو لە نێوان خۆیاندا 147 بۆ پارێزگای سلێمانیە ناردوێتی بۆ خۆتان چی لێکن لێ بکەن موچەی پێدەن چی لێ بکەن 157ەکەشی بۆ سنووری سەرکەوتەکان کردوتە بە 143 بەڵێ لە 143 بە 57 ئەمە بۆ بەشەکانی تێژ ڕاستە بۆ نمونە حکوومەت وتێتی کاکە لە 143 تانە دەمێ ئەگەر بەشی موچەی کرد موچەی فەرمانبەرانی پێبن ئەگەر بەشی نەکرد لە داهاتی ناوخۆ موچەی فەرمانبەرانی پێبدەن. ئێ باشە یەکەم جارە لە 143 جگە لەوەی کە داهاتەکە ناشەفافە زۆر لەوە زیاترە بەشی موچەی فەرمانبەرانی هەموو هەرێمی کوردستان بکات. دوو ئەو لە 143 نایەتە سنووری پارێزگای سلێمانی و کە بەپێی ئەو داهاتانەی کە لە بەردەستی ئەوەی نەوتەکە نایەتە پارێزگای سلێمانی ئەوەی 200 ملیارەکە کەس نازانێت چۆن دابش کراوە لە نێوانیاندا. وەزیری دارایی سەیری چۆن زەقی کردوتەوە کە پارێزگای سلێمانی چۆنە لە پەراوێز خراوە یاخود دوو ئیدارەکە قۆرخی کردوتەوە. ئەڵێ ئەگەر لە داهاتی نەوت و 200 ملیارەکە پارە بەشی نەکرد لە داهاتی ناوخۆ تەکمیلەی بکەن. باش لە داهاتی ناوخۆ تەکمیلە کرا ئەی ئەوەکەی تری نابێت ئەمرێک بکات هەموو پارێزگای سلێمانی پابندکە بۆەوەی کە بڵێت ئەوەی لە داهاتی ناوخۆی سنووری پارێزگای سلێمانی ماوەتەوە پێویستە بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت. نە ئەوەندە عیلاقەی بۆ هەبووە تەنها موچەی فەرمانبەرانی پێ تەکمیلە بکرێت. ئەمە گرفتەکەی لێرەدا سەیریکە داهاتی ناوخۆ ئەبێت موچەی پێ تەکمیلە بکرێت پێویستە خەرجی و نسری فەرمانگەکانی پێ بدرێت پێویستە دەرمانی نەخۆشخانەکانی پێ بدرێت پێویستە هەموو وردەکاریەکانی تر حتا ئەگاتە چەک و تەقەمەنی و فیشک و چۆنڵێ هەموو وەزارەتەکانی تری پێ تەکمیلە بکرێت. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەمە شاوەکو وتم گەندەڵی کردووە سنووری پارێزگای سلێمانیش لەلایەکەوە ئەم گۆمەی پێخۆشە کە ئەبە شوێ بەغامزی ماوەتەوە چونکە خێر لەمەدا ئابینێ لەلایەکەوە خەریکی مناقەشە و سیراع لەگەڵ بەرامبەرەکەیە لە ڕاگەیانەکان و خەریکی یەکتریشکاندن لە ژێریش و هەموو ئەو داهاتە کۆکرێتەوە. هاوڵاتی ئەزانێت ڕۆژانە لە خاڵە سنووریەکان و لە فەرمانگە حکومیەکان داهات کۆکرێتەوە بەڵام کە ئێوارە دادێ شەو دادێ کەس نازانێت چی لێ. ئەگەر مادەم داهات زۆرە بڵێن هەموو پرۆژەکان لە سنووری سلێمانی بڵێن وەستاون وەجگەلەوە کەمی دەرمانەکەش هۆکاری ئەو دروستبوونی کەمی دەرمانە چییە کە لە سلێمانی دروست بوو؟ باشە یەکەم هۆکاری کەمی دەرمان ماوەیەک پێش ئێستا لیژنەیەک لە وەزارەتی تەندروستی دروست بوو لەگەڵ نوێنەری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئێرەشی تیا بوو ئێمە بانگمان کرد بۆ ئەنجومەن قسەمان لەگەڵا کرد بۆ بابەتە ئەوەی کە پێویستە بۆ دەرمان دابین بکرێت پێویستە لە داهاتی ناوخۆ داها چۆنە دەرمانی نەخۆشخانەکان دابین بکرێت. حکوومەت هاتووە فەقەرەی کردوتەوە لە فەقەرەی سێما دەرمانی دابین کردووە لە کاتێکا پێویستە لە فەقەرەی یەکەما بێت. داهاتی ناوخۆ وتوێتی یەکەم تەکمیلەی پرۆژەی موچەی پێ بکە دوو پرۆژەی پێ بکە سێ نەسرەی پێ بدە چوار ئەگەر لێ مایەوە تۆ سەیریکە ئەو سوکایەتێکە بە کردی تەندروستی کراوە اینجا پارە دابین بکە بۆ دەرمان بۆ نەخۆشخانەکان فەرمیە بڵێن بەڵێ بەدڵنیایی و ئەمە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەم قسەی کردووە. ئەمە قسەی من نییە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە بەردەم ئێمەدا ئەم قسەی کردووە. ئێ باشە حکوومەت هەر لە هەنگاوی یەکەمە لە تەکمیلەکردنی موچە فەشەلی هێناوە. باشە ئەڵێ پارەم پێ نییە بۆ تەکمیلەکردنی موچە ئەی چۆن پارە دابین بکات بۆ پرۆژە ئەی چۆن پارە دابین بکات بۆ نەسرێ و خەرجی فەرمانگەکان ئەی چۆن پارە دابین بکات بۆ دەرمان. بۆیە ئەمە گەورەترین گرفتەکەیە یعنی پێویستە ئەم سێ چوار مەرحلە بڕات اینجا دەرمان دابین بکرێت. ئەمە چۆنەڵێ فەشەلی هێناوە لە سنووری پارێزگای سلێمانیدا. ئێستا کۆمپانیەکانی دەرمان
قەرزێکی زۆریان بەلای حکوومەتەوە هەیە پارێزگای سلێمانی توانای دانەوەی ئەم قەرزەی نییە کۆمپانیەکانی دەرمان ئەڵێن کاکە هەنێ پارەمان بنێ بۆی قەرزەکە کۆنەکانی پێسوو بکەین پاشان دەرمانی کەتانە دێنێ ئەی کە پارە نەبێت تۆ چی لەکەیت ئەمە گەورەترین گرفتە بۆیە هەر کاتێک نەخۆشخانەکان دەرمانی تیان نەمێنێت دکتۆرە بەڕێزەکان نەخۆشخانەکان سنووری پارێزگای سلێمانی پەنابن بۆ خێرخوازان بۆ خێرۆمەندان دیان هەڵایەکەکەن پشگیری و پاڵپشتێکەکەن کە لە ڕێی چۆنە لە غیری حکوومەتەوە بێن هاوکاری بکرێت بۆ دەرمان بۆ کۆکردنەوەی نەخۆشخانەکان سەبارەت بە پرۆژەکان لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 2011 هەتا ئێستا هیچ پرۆژەیەکی تازە لە سنووری پارێزگای سلێمانیدا نەکراوە ئەوەشی هەیە نیوە ناچڵە ئەوانەی ساڵانی ڕابردووە لە دوای 2011 کە نزیکی 10 ساڵە هەتا ئێستا نزیکی 400 بۆ 500 پرۆژەمان هەیە تا ئێستا تەواو نەکراون هەمووی کەڵەکە بوون بەسەریەکەوە نەک ئەمانە تەواو نەکراون بودجەی بۆ دابین نەکراوە حکومەت نەیتوانیوە پرۆژەی تازەش بکات بۆم بابەتە ئەمە یەک خاڵ بڵێم لە سنووری جیاوازیەکە ئەمەتانێ یاخود با بڵێم پراوی خستنەکە ئەمەتانێ لە سنووری پارێزگای سلێمانی جارێ هیچ دەسەڵاتێک نییە لە سنووری پارێزگای سلێمانی توانای دابینکردنی پارەیان هەبێت بۆ دابینکردنی پرۆژە ئیلا ئەبێت بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش توانای دابینکردنی بودجەی نییە بۆیە حکوومەت بڕیاری داوە ئەڵێ دروستکردنی پرۆژە بڕیاردان دروستکردنی پرۆژە لە دەسەڵاتی مندایە بەڵام داهاتەکەی لە دەسەڵاتی سنووری پارێزگای سلێمانیدایە ئەوەی کە بۆ سنووری پارێزگای سلێمانی کات هێشتا یەک پرۆژەمان نەبینەوە بڵێت بڕیارماندا بە تەمیلکردنی بودجە بۆ فلان پرۆژە تەنها دەڵێت تەرخانکردن تەنها قسەکردنە کاک حەکیم حکوومەت دەڵێت با بڵێ 1000 میلیارد چۆنڵێ 500 میلیارد دینارمان داناوە بۆ چۆن لە تەرخانمان کردەوە بۆ فلان پرۆژە بەڵام بە پێی خەزانەی حکوومەت ئێمە زانین خەزانەی حکوومەت هەر لە دابینکردنی بودجەی موچەی فەرمانبەران فەشەلی هێناوە کەواتە هیچی نەکردووە بەڵام پرۆژەکانی سنووری هەولێر با بڵێن ئەولا حکوومەت دەڵێت بڕیارماندا بە تەمیلکردنی پارە بۆ فلان پرۆژە کوری هەیە ڕەنگە کۆمەڵێک ناوچە بێ کە خزمەت بەدڵنیایەوە بڵین کاتی لافاوەکە لە هەولێر چی بەسەرن ئەو ناوچانی کە عادالەتی دروستکراوە لە ناوچەی دەوڵەمەندەکان و هەژاری چینەکان بەدڵنیایەوە ئەوە کراوە ئێمە فۆکەسەکەمان لەسەر ئێوە نیە فۆکەسمان لەسەر سلێمانی وەکو چۆن هاوڵاتن لێرە قوربانی بیزەبت ئەوانیش وەکو کاردکتۆر وتی هیچ جیاوازیەکیان نییە لە ڕووی حکومڕانیەوە لە ڕووی بەڕێوەبردننی فەرمانگەکانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچیان نەکراوە بۆ پرۆژەکانی تر وەکوتون حکوومەت نەیتوانیوە بەداخەوە ئەو قوربانیە کە لە ڕێگای دەربەنیخان نەکراوە هەتا ئێستا لە ساڵی 2011 بەدواوە بڕیاری دروستکردنی تونێلێک هەیە بۆ قەزای دەربەنیخان بەداخەوە تا ئێستا حکوومەت توانای نییە جێبەجێ بکات بە نەکەر ئەوەشی دروست نەکردووە ئەو ڕێگا چەند کیلۆمەترەکەمەی کە لەسەر ڕێگاکەی نەیتوانیوە بودجەی بۆ دابین بکات و تەرخانی بکات. سپاسم دکتۆر لە ناوبڕکەمێک باسی داهاتمان کرد بەڕێزت وتت دەتوانی سوێند خۆی ئەوەی کە دەژڵێ داهات بەشی موچە ناکە خۆی قەناعەتی بە قسەی خۆی نییە وەڵام گومانێکم ڕەنگە لەوە نەبێ لە ڕاستیدا هەموو خەڵکانی کە لەسەر تەلەڤیزیۆنی قسە بۆ خەڵک دەکەن ینی قەناعەتیان بۆ قسانە نەبێت کە بۆ خەڵکی دەکەن تایبەت ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی داهاتەوە هەیە کە پێیان وایە داهات لە هەرێمی کوردستاندا هێندەکەمە بەشی دابینکردنی موچەی هاوڵاتیان بەشی دابینکردنی موچەی موچەخۆرانی باوەڕکە باوەڕیان پێینێت چکە خۆیان دەزان ئەوان هەر لە هەموو کەس باشتر دەزان لە هەموو کەس باشتر دەزان قسەکەیان بۆ خەڵکە بەڵام خۆیان بڕوایان پێینە لەبەرەوەیان دەزان داهات چەندە و دەزان داهاتەکەش لە شوێ و دەزان بۆ کوێش دەڕوات لە کوێش کۆ دەکرێتەوە لەکوێ پاشەکەوت دەکرێت باشە بەس ئێستا کێشێکی تریش دروست بووە لە ناکۆکیەکان لەسەر مەسلەی مامەڵەکردن باغاس لەو ڕۆژانەدا هەسەرێکی یەکێکە بەسەر لاشەی مندا تێپەڕن لەگەڵ کۆبوون لەگەڵ کۆنسوڵ وڵاتان بەڵام بڵێن دوێنێ شەر کۆبوونەوە و لەگەڵ کاسبکارانی سلێمانی و توی ئینشاءڵڵا بە تەفاوم لەگەڵ پارتی دێگەن بەڕێکەوتن مەسلەی غازەکە پێ دوایە کێشەیەکی دیکە دروست دەکات یاخۆتەنە ئەوەی ناکۆکیان لەسەر ئەوەیە کێ کارکتەری سەرەکی بێ لە ئیدارەدانی غازەکە ڕاستیەکەی کێشەی غازیش ڕەنگە هەر وەکو یەکێک لە ناو بابەتەکانی سامانە سروشتەکان ڕەنگە وەکو کێشەی نەوت بێت لە وڵاتی ئەمەدا چۆن سامانی نەوت لە وڵاتەدا بە شێوەیەکی ناشەفاف و بە شێوەیەکی خراپ هەم بە بازار دەکرێت هەم لە ئیتفاقیاتی ژێربەژێر لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمی بەڕاستی چوونە ناو ئیتفاقیاتی ژێربەژێرەوە داهاتەکەی هەراج کراوە و هەم بۆڕی بەچێ دەدرێت و دادراوە بە چ کۆمپانیای عقودەکان چۆن کراوە بەڕاستی مەترسێکی هێزگار قوڵ لەسەر مەسەلەی غازیشەیە خەڵک کە نیگەرانی هەیە لە مەسەلەی غاز لە منیشتمانەدا لە
دەسەڵاتی یەکێتی و پارتیدا چۆن مامەڵە دەکرێت لەبەرەوەی ئەزمونێکی ناشرینیان لەگەڵ سەرچاوی نەوت هەیە لە وڵاتەدا خەڵک زانیوێتی نەوت بە ئەندازەی پێویست نەڕژاوەتە خزمەتی خەڵکەوە نەڕژاوەتە بەرژەوەندی خەڵکەوە خەڵک سوودێکی باشی لێ نەبینیوە نەیتوانی موچە دابین کارەبا دابین کار ڕێگاوبان باشکات نەخۆشخانەکان و دا و دەرمان بۆ وڵاتە دابین کار پێی پێویست نەیتوانی خزمەت بە هاوڵاتیان موچەخۆران و هاوڵاتیان ئێمە هەرێمە بکات پرۆژەکان بە ئەندازێکی باش باتە پێشە بۆیە گومانێکی زۆری هەیە لەوەی کە غازیش بە هەمان ڕێڕەودا ببن و ڕاستیەکەی ئەم غاز لە ئێستادا بۆتە کێشەد لە نێوانی یەکێتی و پارتی ئەم کێشەیە بەڕاستی کێشەیەکە بە تەنها بریتی نییە لە خودی غازەکە بەڵکو پەیوەندی بەم ململانەی ئیقلیمی و نێودەوڵەتیشەوەی کە لە ناوچەکەدا هەیە یەکێتی و پارتی هەمومان دەزانین لەگەڵ ئەوەیە کە غاز ڕەوانەی دەرەوە بکرێ پەرەی پێ بدرێ بۆری گواستنەوە لە نێوان هەرێمون لە بەڕێی تورکیادا بگەێنرێ بە وڵاتانی ئەوروپا و دەشزانین لە ئێستادا قەیرانێکی گەورە ڕووی لە وڵاتانی ئەوروپا کردو بەهۆی ئەم پەلامار و هێرشە سەربازیکە لەلاەن رووسیا کراوەتە سەرۆکرانی و کێشەی سوتەمەنی یاخود بڵێن کێشەی سەرچاوی وزە بۆ ئەوروپا دروست بووە یعنی ئەمە پارتی بە حسابی خۆی ئەم دەرفەتە سود لێ دەبینێ بۆی غازی هەرێمی کوردستان تەعویزی غازی رووسیا بکاتەوە بۆ وڵاتانی ئەوروپا ئەمە بگەێنێتە وڵاتانی ئەوروپا دیارە ئێمە هەمومان دەزانین لە ئێستادا غازی هەرێمی کوردستان بەشی دابینکردنی سەرچاوەکانی بەزەش ناکە بەسی سەرچاوەکانی کارەبا ناکە ئێمە کە بێکارەبانیە لە بەرەوەی غازیان بۆ دابین ناکەن بۆ محەتە ویستگەکانی کارەبا هەرچی یەکێتیە بە شێوەیەکی جیاواز دەڕوانێت پێی وایە دەبێت لە ڕێگای بەغداوە ئەمە معالەجە بکرێت غازی هەرێمی کوردستان دەبێت لە ڕێگای بەغداوە معاملە بکرێت کە بە بڕوای من لە ئێستادا ڕەنگە ئەم تەوەجوهەیەکێتی ئەم دیدەیەکێتی دروستتر بێ بۆ مامەڵەکردن لەگەڵ غاز لانی کەم بۆ یەک جاریش بێ ئێمە بەغدا لە ڕێگای بەغدا و تاقی بکەینەوە بزانین چەند نەجاحەت دەین چەند دەڕژێتە خزمەتی خەڵکەوە چەند خەڵک سوودی لێ دەبینێ چکە هیچ سوودێکی ئەوتۆ لەنەوە نەبینرا بە ئەمیان تاقی بکەینەوە بزانین چۆن دەبێت ئەگە فەشێ لێنە سەرچاوەکە لە ژێردەسەڵاتی خۆتە دەتوانی کۆنتترۆلی بکەیەوە بەڵام کێشەیەش تر لە مەسلەی غازدا ڕەنگە بێتە پێشەویش بریتی بێت لەوەی ئایا وڵاتانی بۆ نمونە وڵاتانی وەکو ئێران کە وڵاتێکی زلهێزە لەم ناوچەیەدا دەتوانێت ڕاستی سراعەکان بە پێی خواستی خۆی بەلایەکدا بخات زۆر جار هەم لە بەغدا دەسەڵاتێکی زۆری هەیە هەم لە سووریا دەسەڵاتێکی زۆری هەیە هەم لە یەمەن دەسەڵاتێکی زۆری هەیە هەم لە لوبنان دەسەڵاتێکی زۆری هەیە و هەم لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتێکی زۆری هەیە ئایا تۆ بەدەر لە خواستی ئێران دەتوانێت عقودی غازی لەگەڵ تورکیا بکەوی بینێری بۆ ئەوروپا لە کاتێکدا ئێران سەرچاوێکی گرنگی غازە لەم ناوچەیەدا ئایا ئێران ئەمە قبول دەکات لە کاتێکدا کە نزیکە لە هاوپەیمانێتی لە رووسیاوە ئایا رووسیا ئەم کارتە بەکار نایێنێن لەم ناوچەیەدا بەدژیتەوە ئەمە ئەگەرێکە دەبێت لە بەرچاو بگیرێ ئەگەر ئەمە نەکرێت ئەو تەوەجوهەی پارتی سەر بگرێ لە ڕێگای تورکیا بڕوە ئایا رووسیا دێتە ناو عادەلەکەەوە لەگەڵ ئێراندا و دەتوانێت کێشە بۆ تۆ دروستکە لەو ناوچەیەدا و ئەگەر ئەمەشیان نەکرێ ئەوەی یەکێتی سەر بگرێ ئایا ئەمریکا هاوپەیمانەکانی وەڵامیان چی دەبێت یانیوانە هەموو ئەگەرن دەبێت بەوەردی بخوێنرێتەوە ئەنی بڕیاردان لە مەسلەی غاز و هەناردەکردنی بۆ دەرەوە لە ئێستادا جارێک بە هەوڵدەم پێداچکای ناخۆی پێدابی بکەن سەرچاوی کارەبای پێ باشکەن وزەی کارەبای پێدابی بیکەنە 24 ساعتی بۆ خەڵک دواتر بیردەوە بکرێتەوە پەرەی پێ بدرێت و بنێرێ بۆ وڵاتانی ئەوروپا چکە بەلانی کەم چەندین ساڵی تری دەوێت بۆی ئەم مەشروعە یاخود ئەم پرۆسەیە بە ئاراستەیەکی تاودا بڕات باشە بەس ئەو بڵێن لە ناکۆکیەکانی ئێستەکە لە بەغدا جگە لە کوردستان کە شەر ڕاگەیان لە بەغدادا بەشبوون بەسەر دو هاوپەیمانەتی ئەودا بەشبوون هیچ لە بەرژەوەندی خەڵکدایە خودو پێی بەرژەوەندی بۆ نوێیەکێتی ڕۆشتە بۆ بەرەیەکیان پارتیش ڕۆشتە بۆ بەرەیەکی تریان کاکە حەشیم بەڕاستی من سەرەتا گوتم یەکێتی و پارتی نە لە شەڕیان نە لە ناکۆچیاندا نەشەڕیان و نە ناکۆچیان لە بەرژەوەندی خەڵک نەبووە عفو نەشەڕیان و نە ئاشتیان لە بەرژەوەندی خەڵک نەبووە ئەوان ئەو کاتی ئاشتیان کردو بەڕاستی لەسەرەوە ڕێککەوتونە چۆن خەڵک بێدەنگ بێ و ئەوانش لە ژێرەوە داهاتەکان وەکو برا لە بینی خۆیاندا دابشکەن کاتش کە شەڕیان بۆ خەڵک بۆتە قوربانی و خەڵک تووشی برسێتی بۆ خەڵک ڕای کردو بۆ ئەوروپا بەڕێگای دەریا بۆتە خۆراکی دەستی پاسداری ئێرانی و جەندەرمەی تورکی و بەحری ئیجا یعنی دەستی زوڵ مستەمی ئەوان ڕای کردووە بۆیە لە هیچ حاڵەتێکدا یەکێتی و پارتی ناتوانیوە خزمەت بە خەڵک بکەن ئەوەش کە هەیە ئێستا لە بەغدادایکەن هیچ پەیوەندیی بە مەسەلەی قومی کورد هیچ پەیوەندیی بە مەسەلەی نیشتیمانی عراقی و هیچ پەیوەندیی بە مەسەلەی بەرژەوەندی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خەڵکی کوردستانەوە نییە شەڕێکە شەڕی دوو خێزانی سیاسی لە ئێستادا بە جۆرێک یەکێتی خیتابێک ئاراستە دەکات ئێستا لەم ناوچەیەدا پێی وابێ ئەوەی دژی پارتی بێ دەتوانێت دەنگی ئەم ناوچەیە مسۆگەر بکاتەوە ئەم خیتابە کلاسیکێ کۆنە دەبێت هێزە سیاسەکان و ئۆپۆزیسیۆنیش تێیپەڕێنێ بەڕاستی تۆ نابێت لەسەر حسابی ئەوەی خیتابی زبر بەرامبەر پارتی هەوڵدەی دەنگی دەنگ دەرمسۆگەرکەی دەبێت لەسەر حسابی ڕەفتاری سیاسی خۆت و تەعاملی سیاسی خۆت و خیتابی سیاسی خۆت
ئایندە چۆن دەبینی استراتیژی چۆن دەبینی بەرنامەی سیاسی چۆن مامەڵە دەکەی چۆن هەڵوێز وەردەگری لە بەرامبەر کێشە نیشتیمانی لەسەر ئەساسە تۆ دەی بچێ پێشێنەکە لە ئەساسیەوەی کە تۆ جنێو بە پارتی دیازنەوە بە یەکێتی دیازنەوە بە هێزێکی سیاسی تر دەی یعنی یەکێتی ئێستا دەیەوێت لە ڕێگای ئەم خیتابە کلاسیکە کۆنەوە جارێککە دەوێت لانی کەم یاری لەسەر شعور و هوشاری دەنگدەرانی خۆی کات ئەمە خیتابێکی هەڵەیە بە بڕوای من خیتابێکە سقوطی کردووە و خیتابێکەوە ئۆپۆزیسیۆنیش ناتوانێت تێدا سەرکەوتوو بێ ئەگە پێی وابێ دەتوانێت بەم استراتیژە کار بکات. سپاس دەکەم کاکرۆزان کاتمان کەماوە بە سەبارەت بۆی کە وەکو خودی پارێزگاری سلێمانیش ئاگادار نییە دەداهاتەکان و لەو ماوەیە سەردانی شەو بۆ دەروی وڵات ئێوە کۆنجومەن پەیوەندیتان لەگەڵ پارێزگار باشە چکۆ باسی دەستەکارکێشانەوەی کردبوو باسیەوەی کردبوو ئەو دزی نەکردووە بڵێن داگیرکاری نەکردووە قۆڕخکاری نەکردووە شەڕۆشێنی نەکردووە. بەڵێ سەبارەت بە پارێزگای سلێمانی دەسەڵاتی یەکەمی جێبەجێکردنە لە سنووری پارێزگای سلێمانیدا ئەوەی هەرچی ئیش و کارەکانی هەیە لە ژێر چاودێری ئەنجومەنی پارێزگاکاندایە بە پێی یاسای ژمارەسەی ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان پێویستە هەر بەردێک بخرێتە سەر هەر بەردێک لە سنووری پارێزگای سلێمانی بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینشەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێ ئاگدار بێت بە پێی یاسا دەبێت هەموو ئیش و کارەکانی پارێزگار پرس بە ئێمە بکات لەو بابەتە چارن و سازانە کە کردوێتی ئێمەش لێکۆڵینەوەی لێ بکەین قەراری لەسەر بدەین بە دوواداچوون بکەین بۆ ئەم بابەتانە بەداخەوە ئەوە ئێستا لە هەرێمی کوردستانە لە پارێزگای سلێمانی ئەگوزارێ ئەوەی کە ڕوودات کە هەموو کارەکان ڕێکارەکان چۆنەڵە لە ڕێستەڕێی خۆی لای داوە هیچ شتێک بە پێی یاسا و ڕێنمایەکان لەم سنووری پارێزگای سلێمانیدا بە بڕوای من جێبەجێ ناکرێت یاسا و ڕێنمایەکان تەنها بۆ قوربەسەریەکە کە عریزەیەکی بەدەست بێتێتە فەرمانگەیەکەوە ئەوەی پارێزگای سلێمانی کرد لە ماوەی ڕابردوودا بەداخەوە کە لە کاتی ڕۆشنەکەیدا ئێمە ئاگامان لێ نەبووە پرسمان پێ نەکراوە لە کاتی هاتنەوەکەشی ئاگامان لێ نەبووە بە پێی یاسا بە پێی پەیڕەوی ناوخۆ ئێمە ئیمزامان کۆ کردوێتەوە بۆ داوای ڕوونکردنەوەمان کردووە لە سنووری بۆ لە پارێزگای سلێمانی هۆکاری سەردانەکەی چیە و ئامانج و دەستکەوتەکانی بۆ پارێزگای سلێمانی هێنایەتەوە چی بووە؟ بەڵێ سپاس نەکەم تاوا سپاس بۆ ئەوەدەبوونتان سپاس بۆ ڕەمەزان نامێخ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دکتۆر جەفار عەلی پەرلەمانتاری پێشی کوردستان سپاسیان بەدەبوونتان دەکەین سپاس بۆ ئێوە بینەرانی مەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ